سڵاوتان لەبێت گەلی بینەرانی کورد کۆنێکشن لە هەر کوێیەکی ئەم جیهانە تەماشای ئەم بەرنامەیە دەکەن. من محتەبەر شێروانیم و ئەس دەخیل شەمۆ دەگەڵ سڵاوێن گەرم ئەمێ دە بەرنەما ئیرۆدا پێدا چۆنێکی بکن بسەر سەردانا سەرک وەزیری عێراقی حەیدرابادی ji bo Washington Hillary Clinton xwekandîd dike ji bo serokatiya Amerîka. Festîvala Cherry Blossom destpêka buharê li Washington dest pê dike. Me raportek ji wir heye lê li pêşiyê bi çend peyamên rojê. سەرۆک بەراک ئۆباما سێشەممە لە کۆشکی سپی چاوی بە سەرۆکوەزیری عێراق حەیدەر هەبادی کەوت. بەڕێز ئۆباما پێشنیازی 200 میلیۆن دلار یارمەتی مرۆڤی داوەتە عێراق بۆ یارمەتیدانی ئەو کەسانەی بەهۆی میلیتانی دەوڵەتی ئیسلامی لەسەر جێ و ڕێیان هەڵکەندراون. ئەو پێشنیازەی وا دیارە کەمترە لەوەی سەرۆکوەزیر هەبادی داوای دەکرد، ئەویش یارمەتی زیاتری لەشکری بوو. ئۆباما لە کاتی دیدارەکەی لە کۆشکی سپی پێشنیازی ئەم یارمەتەیە داراییەدا. ئۆباما لە کۆنفرانسی هاوبەشی ڕۆژنامەوانی گوتیشی هێزەکانی عێراق کەلوپەل و ڕاهێنانی پۆشتەتریان پێگەیشتووە لە وەتای 7 مانگ لەوە پێش و هەڵبژێردرانی سەرۆکوەزیر هەبادی. سەرۆک گوتی سەرەڕای دەستکەوتەکە ڕەپاڵنانی گروپی میلیتان زۆر دەخایەنێت و بۆ ئەمریکا زۆر گرنگە یارمەتی خێزانە ئاوارەکان بدات. بەڕێز هەبادی کە دووشەمەش کوتی وڵاتەکەی پێویستی بە چەک و شتی زیاتر هەیە، سێشەم کوتی هیوادار بوو یارمەتی زۆرتری پێ بدرێت بۆ هێوەرکردنەوەی خەیرانەکانی هەرێم. سەرۆک ئۆباما کوتی لە میانەی گفتوگۆکانیان بەڕێز هەبادی داوای کردووە کە هەر یارمەتیی بۆ عێراق بێت دەبێت لە ڕێگای بەغداوە بێت. دادگەهەکە فدرالیە ئەمریکی جزای زیندانکردنە هەتامرنێ دانا سەر نیکۆلاس سلاتن نۆبەدارێ پاراستنی یە کامپانیا بلاکواتر بتاوانا تەقەیە لێ 14 سڤیلین عێراقی لێ بەغدایە لە ساڵا 2007 دادگەهەی حکمی 30 ساڵان زیندانی دانان سەر سێ نۆبەدارین دیین وێ کامپانیا بناوێ بلاکواتر هەر چاران تەقە لە مەدەنیان کردبوو لە مەیدانە نسور لە بەغدایە دەمێوان نۆبەداری لێ کاروانێکی دیپلۆماتین ئەمریکی دیکرد. بەڕەوانکارین وان گوتنە دادگەهێ وان بەرسڤا تەقەیە دابوو لە جهەکی پڕی توندوتیژی و کاول یێ شەڕان لێ دادوەرین فیدرالی گوت لێ دەقیقەیە تەقە نەدەهاتکردن. ئەو دەبێژن چ جوان تاوانبارە پێشیمانیا خوا دیار نەکریا حتا دکوشتنا زارۆکێکی وێ سەرهاتیەدا. دووشەممە سەناتۆر مارکۆ ڕوبیۆ بە فەرمی پاڵەوراوەتی خۆی بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا ڕاگەیاند. ڕوبیۆ سێهەم کۆماریە بڕیاری لەم جۆرە بدات و ڕاگەیاندنەکەشی ڕۆژێک پاشەوە دێت هێلەری کلنتنی دموکرات بۆ دووهەم جار بانگەشەی پێشبڕکەی لە کۆشکی سپی ڕاگەیاند. سەناتۆر ڕوبیۆ کوڕی کوبایەکی کۆچکردو بۆ ئەمریکایە گوتی بە پشتبەستن بە ئەوانەکانی مێژوومان بەڵام لەسەر بنەمای بەڵێنی ئایندەمان من کاندیدکردنی خۆم بۆ بەربژاری سەرۆکایەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕادەگەێنم. مارکۆ ڕوبیۆ لە بەردەم جەماوەرێکی پڕ لە جۆش و خرۆش لە شاری مایامی فلۆریدا کاندیداتی خۆی ڕاگەیاند و هەروەها گوتیشی لە پێناو هێنانە گۆڕی سەدەیەکی ئەمریکایی نوێ و ڕەخنەی ئەم کارەی کردووە و ڕەخنەی توندیشی گرتە کاندیدی دموکراتان هێلەری کلنتن وەگوتی هەردوێنێ ڕێبەرێکی ڕابردوو بانگەشەی سەرۆکایەتی دەست پێ کرد بەو بەڵێنەی بمان باتەوە ڕابردوو. هەر بەحس و بازارین سیاسەتە ئەمریکادا خانم هیلەری کلنتن کاندیدکردناخوا ji بۆ بەرێکانی و هەڵبژارتنین سەرۆکاتیە ئەمریکا ڕاگەهاندیە. خوا کاندیدکردنا وەزیرە دەرڤەیە بەرێ سیناتۆرە بەرێ و یەکەم خانمە ئەمریکیە بەرێ هیلەری یا 67 ساڵی مشتومڕاگەرم لە ئەمریکا پەیدا کردە. ڕاستیژی ئەوە ئەف مشتومڕ هەر هەبوو حتا بەری ڤانگوتنان. I'm running for president. هیلەری کلنتن خۆ کاندیدکردنەکەی بە فەرمی ڕاگەیاند و لە گرتەیەکی ڤیدیۆیی لە ڕێی ماڵپەڕەوە بڵاوی کردەوە تێیدا تێشک دەخاتە سەر دژواری و خەونەکانی هاوڵاتیانی ئاسایی و خواستی خۆشی بۆ خزمەتکردنیان ڕادەگەیەنێت. ڕۆژانە ئەمریکایەکان پێویستیان بە داکۆکی کارێکە من گەرەکما ببما ئەو پشتیوان کارێن. هاوسەری بیل کلنتنی سەرۆکی پێشووتری ئەمریکا سەنگ دەخاتە سەر نیگەرانەکانی نێوخۆی وڵات. ئەمریکایەکان بە کۆشەش و تەقەڵایەن توانیویانە لەو ڕەوشە ئابووریە سەختە بکەونەوە سەرپێ بەڵام هێشتا ڕەوشەکە لە بەرژەوەندی ئەوانەیە کە دەوڵەمەندن. بەڵام پۆستەکەی وەک دیپلۆماتی باڵا لە میانەی خولی یەکەمی سەرۆکایەتی باراک ئۆبامادا هیلەری دەخاتە ژێر وردبینیەوە لەوانە بەکارهێنانی حسابێکی تایبەتی ماڵپەڕی بۆ بازرگانی فەرمی و هەروەها بڕیاردانی لە وەزارەتی دەرەوە بەر لە پەلامارە کوشندەکەی ساڵی 2012 کرایە سەر کۆنسڵخانەی ئەمریکا لە شاری بەنغازی لە لیبیا.
4 ئەمریکایی کوژران. جا ئایا ئەوە بەهۆی کارێکی ناڕەزاییەوە بوو یان بەهۆی ئەوە بوو کە چەند کەسێک بڕیاریاندا بوو ئەو شەوە چەند ئەمریکاییەک بکوژن؟ جا هەر کامیان بێت ئایا لەم ساتەدا ئەمە چ کاریگەریەکی دەبێت؟ ڕکلامەکانی کۆماریەکان هەنووکە ڕەخنە لە شێوازی بەڕێوەبردن و تۆمارنامەی هیلەری کلنتن دەگرن. هیلەری کلنتن خراپترین شێوازی بەڕێوەبردننی واشنگتن دەخاتە ڕوو وەک زیادەڕەوی لە دەسەڵاتدا و گەندەڵی و شاردنەوە و پێشخستنی بەرژەوەندەکانی خۆی و هەروەها ڕابەرایەتیکردنی شکست خواردوو ئەوەی دەرەنجامێکی کارە ساتاوی لێ دەکەوێتەوە. مایک هەکەبی ڕکەبەری سەرۆکایەتی ساڵی 2012 ئەو خۆی بە بەڕێوەبەرایەتی ئۆباما گرێ دەدات و بڕوان ناکەم ئەمە بە سوودی ئەو بشکێتەوە. جۆن کێری داکۆکی لە هیلەری کلنتن دەکات. وەزیری دەرەوە کلنتن کارێکی باشی ئەنجامداوە لە بنیاتنانەوەی هەڵپەیمانێتەکانی لە ساڵانی ڕابردوودا کەرتوپەرت بووبوون. بەڕێز ئۆباماش ڕای خۆی لەسەر هیلەری دەبرێ. She was an outstanding Secretary of State. ئەو وەزیرێکی زۆر بەتوانایە، هاوڕێمە و بڕواشم وایە دەبێتە سەرۆکێکی زۆر لێهاتوو. من بڕوان ناکەم ئیمێڵەکان یان ڕووداوی بنغازی لەم مەسەلەیەدا ببنە کێشەیەکی گەورە. چارلی کۆک شیکاری سیاسی دەڵێت هیلەری کلنتن یەکێکە لە ناسراوترین کەسایەتیە گشتیەکانی ئەمریکا جادەر ئەنجامەکەی هەرچی بێت بەهۆی ئەوەی هەتا ئێستا هیچ ڕکەبەرێکی دیکەی دیموکرات نەهاتۆتە گۆڕەپانەوە هەر بۆیە ئەرکێکی گرنگی لە بەردەمدا دەبێت. هیلەری کلنتن دەبێتە ڕکەبەری خۆی و دەبێت خۆی بە چاکی لە سەدەی 20دا بخاتە ڕوو. هەروەها دەبێت زیاتر لە ئایندە بڕوانێت وەک لە ڕابردوو. دەبێت پشت بەخۆی ببەستێت وێڕای ئەوەی کە هاوسەری سەرۆکێکی پێشوە و خزمەتی لە بەڕێوەبەرایەتیەکدا کردووە ئەوەی ڕوبەڕووی ئاستەنگەکانی هەر لە ئۆکرانیەوە بگرە هەتا دەگاتە یەمەن دەبێتەوە. ڕۆژی یەکشەمە خانم هیلەری هەوڵیدا دووبارە خۆی بە هاوڵاتیانی ئەمریکایی بناسێتەوە. ئەوانەی لە واشنگتن و لە دەنگدەران ناومێدن کە بە دەگمەن دەسەڵاتی سێخولی سەرۆکایەتی یەک لە دوای یەک بدەنە هەمان پارتی سیاسی. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا. سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما سێشەمە لە کۆشکی سپی چاوی بە سەرۆکوەزیری عێراق حایدەرابادی کەوت و باسی زۆر بابەتی ئاسایش شەڕ بە دژی داعش و هەروەها یارمەتی زیاتری مرۆڤی ئەمریکا بە عێراق کرا. هەفدەم دگەلکریاری لەشکری هێزن ئەولەهیە عێراقی بۆ دەرخستنا ملیتانên دەولەتە ئیسلامی داعش ji devera Enbar tê çaverêkirin Serokwezîrê Iraqê Heyder el-Ebadî ku gihiştiye Washington daxwaza pitir alîkariyên Amerîka bike di vî şerî de. Em Iraqî li ser erdê şerê terorîstan dikin. Teror ne tene ji bo Iraqê, lê ji bo herêmê û tevahiya cîhanê gefeke mezin e. Di şermeyê dijî terorîzmê de em pêdiviya pêşgiriya navnetewî ne. Di heştmehên borî de firokên hevpeymana birêberatiya Amerîka 1800 hêrîş kirine ser bingehên Daeş di Iraqê de. Amerîka 3000 serbazên xwe jî hinartine Iraqê ji bo rahênana serbazên Iraqî. Lê Serok Obama hinartina hêziyên piyade bo şerê Daeş dûrxistiye. Digel van alîkariyên Amerîka welatên diyên hevpeymanan di pirçekirina hêzên Iraqê de û rahênana wan û digel hêrîşên firokan li ser bingehên Daeş ev komala milîtanan qaliz bûye. Lê ji bo nehêlana vê komalê Serokwezîr Ebadî pêtevî bi alîkariyên zêdetir heye. Hatiye gotin ew ê çekê pêşketî bixwaze weka firokên bê firokevan. Ji bilî wê jî Ebadî dê ji Serok Obama bixwaze dana qerzên li ser Iraqê gîrû bike. Karbidestên Koşka Spî dibêjin ew nehatine agahdarkirin ka Serokwezîrê Iraqê çi daxwazî hene. Lê seredana wî dê delîve be ji bo qeyîmkirina peywendî û hevkariya di nêvbera Iraqê û Amerîka de. Em serkefte bûn ku li Iraqê bi hikûmetekî hembêzkar hevkarî bikin ku hemî pêkhatî têde cî dikirin. Ew jî rolekê giring lîst ku di çend mehên dawî de li Iraqê serketinên mezin li dijî Daişê peyda bin. Bêguman hîn pir tişt mane ku bênekirin û em ê berdewam legel Iraqîyan di hevkariyekê xurt debin. Karbidestên Koşka Spî pesnên şêweyê desaladariya Ebadî didin û dibêjin wî nîşan daye ku hêzên ewlehiya Iraqê rengvedana pêkhatê Iraqê ne. û her ji ber vêna jî li gora şarezayan li Washington diyara Koşka Spî dê guh bide daxwazên Ebadî.
بنێرîna min tevî ku li Iraqê gelek hêzên me tune bin jî wek navbênkar û wek hevalbendekî pêbawer rola Amerîka li vî welatî giring e ji ber ku Sunnî û Şîa baweriya hevdû nakin. Her wiha ji bo pêşîgirtina bandora Îranê jî hebûna me ya xurt û demdirêj li Iraqê ve pir kerhatî be. و bi berê xwe dana van rastiyan yek dizane ne Emerîkiyan û ne Iraqiyan pitir ji bijara hevkarî û alîkariya hevûdin nîne. Lewan me pirs ji şarezayê peymangeha Emerîkî ji bo aştiyê serheng Hemed Saîd kir ka ew hevkarî û alîkarî heta çi astî wê here. Pirsyareke ew ye aya çenێک فراوانترەکرێ ئەم یارمەتیە لەبەرەوەی کە ئەوەی لەسەر ئەرزی واقعی بینین ئەوەی کە تاکو ئێستا کراوە باشە یارمەتی دەربووە بەڵام کیفایەت نییە بۆ پێویستی کە عێراق هەیەتی بۆ شەڕی گەورەتر لە ئەنبار و لە سەلاحەت لە مووسڵ و درێژە پێیان بە ئەم هەڵمەتە و پاش ئەوەی کە تۆ ئەم ناوچانە ڕزگارەکەی بۆ بژانەوەی ئەم ناوچانەوە ئەوەی کە ئەمن و استقرار بەرپابێ لەوێ پێویستی بە یارمەتی زیاتری ئەمریکای ئەمە پرسیارە ئەساسیەکانە کە لە ئێستاە عێراق و ئەمریکا قسەی لێوەکەن چونکە بردنەوەی شەڕ لە دژی داعش تەنها کیفایەت نییە بۆی کە ئاسایش بەرقەرار بێ لە عێراق. کەواتە دوای داعشش هەر هاوکاری ئەمریکا و عێراق بەردەوام دەبێ. ئەمە پرسیارەکەی ئەساسیەکەی بە عێراق و ئەمریکا ڕێکەوتنامەیەکی چوارچێوەی استراتیژیان لە نێوانایە بێگومان ئەمە ئەکرێ فراوانتر بێ و وردەکاری زیاتری بۆ بکرێ ئێستا کە سەرۆکوەزیرانێکی نوێ لەسەر دەسەڵاتە لە عێراقا ئەمە فرسەتە ئەم سەردانە بۆی کە لە وردەکاری بژانەوەی ئەم ڕێکەوتنامە استراتیژیە زیاتر لێ کۆڵنەوە چۆن لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنامەیە یارمەتی عێراق بدرێت چونکە تەنها سەربازی نیە لە ڕووی ئابووریشەوە عێراق ئێستا کە داهاتی نەوت دابەزیوە و کورتێنان هەیە لە بودجەکەیە و مەصرفی عێراق زیایی کردووە پێویستی بە یارمەتی زیاترە لە ئەمریکا و لە وڵاتانی نێودەوڵەتیەوە. کاک سەرهەنگ لە کوبوونەوەکەی ئۆباما عەبادی چی دەزانین؟ کەم تێگەیشتنەوەی کە ئایا وەکو سەرۆکوەزیران ڕادەی جدیەتی چەنە لە بەرەنگاربوونەوەی داعش و هەروەها توە داعش کە مەم باسی میلیشای شیعە کرێ باسی چەکدارێکی زۆرەکرێت لە ناوچەکانی ئەوانە چۆن یەنەوە چوارچێوەیەکی فەرمی لە ڕێی یاسا و لە ڕێی دەسەڵاتی حکوومەتەوە و لە هەمان کاتیشە میلەتی ئەمریکا و کۆنگرسی ئەمریکا پرسیاری ئەوەی هەیە لەسەرەوەی کە لە چەند ساڵی ڕابردووە ئەم هەوڵانە لەگەڵ عێراق دراوە بۆچی سوپای عێراق هەرەسیگەنا گەرنتی چییە کە ئەم جارە ئەمریکا بە جدی و بە پەرۆشەوە یارمەتی عێراق بات کە هەمان ئامانجی ڕابردووی نابێ چاوەڕوان نەکرێت لەم یەکترینە سەرۆکوەزیرانی عێراق و حکوومەتی عێراق وەرێ بە گەرمی و وەڵامی ئەم پرسیارانی ئەمریکا باتەوە. بەڵام جەوێک لێرە لە واشنگتن هەیە کە ئۆباما و حکومەتی ئۆباما داواکاریەکانی عەبادی جێبەجێ دەکات حتا چەکی پێشکەوتوش پێدا. بەڵێ ئەمە هەڵبەتە لە بەرژەوەندی ئەمریکا و لە بەرژەوەندی عێراقیشە کە ئەو هاوکاریە هەبێ پرسیارەکە ئەوەیە کە چۆن ئەم چەکانە بە ئاڕاستەیەکە بەکارهێنرێت کە دژی شەڕی داعش بێ و نەکەوێتە دەستی خراپەوە و پاشەوەی کە ئەم شەڕە کۆتایی بێت ئەم چەکەی کە پێدرێ بەکار نهێنرێ بۆ یەکلاکردنەوەی ململانی ناوخۆیی ململانی سیاسی. کاک سەرهەنگ ئەمریکیەکان لە ئەدای عەبادی رازین بەڵام تا چەندێک ئەتوانن کوردەکان و سنەکانش رازی بکەن بۆ ئەوەی یارمەتی دەربن لە سەرکەوتنی سەرۆکوەزیر عەبادی لە ئەرکەکەیدا. ئەمە دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکی کوردخایەن و ڕەهەندێکی درێژخایەن لە ئاستی کوردخایەنە ئێستا هەموو لایەک شەڕی دژی داعش بە ئەولەویەتی یەکەمە بینن و لەمەیە هاوکاری هەیە هەرچەندەکە لەوانەیە گلەیی وردە هەبێ لەم لەولا کە کورد بڵێ وەکو پێویست شەکی دەست نەکەوت لە ئاستێکا بەغا پێویستی کردێت دەسەڵات دەتێ بەسەر ئەمانە هەبێ یا سنە هەستکەن کە بە تەواوەتی و بە خێرایی چەکیان پێناگە بەڵام ئەم وردەکاریانە لە ئێستاە ئەکرێ چارەسەر بکرێت بەڵام لە ئاستی درێژخایەنە کە ئایا ئەم پەیوەندی کورد و بەغا پەیوەندی سنە و بەغا بەرەوچوە ئەڕوا ئەمە پرسیارێکی گرنگە بۆی کە
ئایا عێراق چەندێک یارمەتی تر وەرەگرێت بە وڵاتانی دەرەوە ئەمریکا. سەرهەنگ حەمە سعید شارەزا لە پەیمانگای ئاشتی ئەمریکی یان پەیمانگای ئەمریکیش بۆ ئاشتی لێرە لە واشتن لەگەڵ کورد کۆنەکشن بوو. زۆر سوپاس. زۆر سوپاس بۆیەوە. لە هەماندەم کاربەدەستانی لەشکری ئەمریکا دەڵێن ملیتانی گروپی دەوڵەتی ئیسلامی زیاتر لە چارەگێکی خاکی ژێر کۆنتترۆلیان لە عێراق و لە سووریا لەدەستداوە. دووشەممە کاربەدەستەکی بەرگری ئەمریکا کوتی ئەمەش لە کام هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانان و هەروەها کردداری سەربازی هێزە چەکدارەکانی عێراقا. پێنتەگۆن نەخشەیەکە نووە شاندیە تێدا دیار دکە کۆ هێزên عێراقی hinek deverê nû li bakurê welêt nêzik tikirît bendava Mosul û çiyayê Şingalê careke din xistine bin kontrola xwe. Berdevkê Pentagon Steve Warren roja duşemê ji televizyona El Hurra re got ku Dewleta Islamî, Daeş, dora 1500 kilometrên çargoşe ji herêmên ji tebaxa Bûrî de kontrol kirine ji dest dane. Lê li Sûriyê Warren got hewldanên derkirina Daeş kêm serkeftî bûne. In Tikrit, as you know, we are concluding a very successful operation. وەکی هون دەزانن لە تکریتێ ئەم ئۆپۆراسیۆنە کە سەرکەفتی ji بۆ ئازادکردنا باژێر ji nav lepên Daeş bidawîtînin. Piraniya baژێr re hatiye rizgarkirin tenê hindek deverên li bakurê baژêr mane ku hên şer li wan têkirin. Daeş li wir bombeyên veşartî û gelek texînokan bikartîne. Karbidestê Pentagonê got ku stratîjiya hevpeymaniyê ew e ku rê li ber milîtanên Daeş bigire ku herêmeke ewle li Sûriyê ji xwe re çê nekin li vê dema ku ji Iraqê tên derxistin. In Syria, ISIL has had some small gains. Lê Sûriyê Daeş hinek pêşketin bi destxistine, bi taybetî li Şam, Başûr û hinek deverên Helebê. Lê di heman demê de hinek dever ji dest dane, bi taybetî jî li derdora Kobaniyê. Cudahî li vir ew e ku li Iraqê leşkerên dilêr yên hêzên ewlekariyê piştgiriyê didin êrişên ezmanî yên hêzên hevpeyman. Hinek şirovekar dibêjin, têsta rastîn di vî şerê dijî Daeş de dê li herêmên piranî Sunnî bin wekû Mosul û Anbar li Iraqê. Who knows when that will actually happen because کەس دەزانێت ئەپیەکە چی ببە. ئەگەر عێراق دەخوازێت vê yekê ڕاست بکە divê milîşiyayên şîan nemênî ev milîşiyan nikarin herin taxên Sunna. Sekreterê giştî yê Netewên Yekbûyî Ban Ki-moon bi xêrhatina rizgarîkirina tekrîtê kir, lê xembarî nîşan da derbarê raportên li ser binpêkirinên mafên mirov û wêrankirina xaniyan ji aliyê milîşiyayên ku lê gel hêzên Iraqî şerê Daeş dikin. Ev yek niha li Iraqê tune ye siyaseta niha jî xuya ye got ew hewl dide artêşeke niştimanî ya berfireh û pirnetew ava bike. Got karibe were şandin bo her deverê li Iraqê. Yek rêk ji bo rêlibergirtina tundutîjiya tayfî li deverên ku ji destê Daeş hatina azadkirin, ew e ku yekîneyên leşkeriyên xwecihî werin damezrandin da ku berevaniya civakên xwe yên nijadî û olî bikin. Milîtanên Daeş hîn parçeyên mezin ji bakurê Iraqê kontrol dikin, di nav de jî gelek makîneyên parzûnkirina neftê ku di warê darayî de alîkariya wan dikin. Sîrwan Qurço, Dengê Amerîka. و پەیمانگەها ئەمریکن ئەنترپرایز پانێلێک ji بۆ چار شارەزایان لێ واشنگتن ڕێخست ji بۆ شرۆڤەکردان لەسەر پەیوەندیên ئەمریکا و عێراقی. هەفدەمێ سەردانا سەرۆکوەزیرê عێراقی حەیدر عەبادی ji بۆ واشنگتن. ئایا عەبادی وێ ئەو شیان هەبە نەبە مالکیە دوێ؟ ڕەوشا کوردان و شەڕێ داعش بابەتێک دیە پانێلێ بوو. هەفکار بەڵێن ساڵح لە پانێلێ بوو و ئەف راپۆرت گەهاندیە کورد کۆنەکشن. سەرۆکوەزیری عێراق لە نێوەندی هەردوو قەیرانی سیاسی و ئاسایشی وڵاتەکەیدا دەگاتە واشنگتن بە مەبەستی کۆبوونەوە لەگەڵ گەورە کاربەدەستانی کۆشکی سپی و هەروەها ڕێبەرانی کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. سەرچاوەکان ئاماژە دەکەن بەوەی شەڕی دژی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی تەوەری سەرەکی و توێژەکانی حەیدەر العەبادی دەبێ، هەروەهاش ژمارەیە دۆسەی تریش لەوانە پشتیوانیەکانی ئەمریکا بۆ عێراق پەرەپێدانی ڕێکەوتنی استراتیژی ئاسایشی لە نێوان بەغدا و واشنگتندا. لێرەدا پرسیار ئەوەیە ئەم یەکەمین سەردانی بە ڕێزعەبادی بۆ واشنگتن وەک سەرۆکوەزیری عێراق چ مانایەک و چ خوێندنەوەیەکی بۆ دەکرێت لە ڕەهەندی پەیوەندیەکانی ئەمریکا عێراقەوە بۆ عێراق خۆیشی هەروەها بۆ ئایندەی ڕەوشی ناوچەکە لە ڕوانگەی پەیوەندیەکانی بەغدا بە وڵاتانی ناوچەکەوە. لە کۆنفرانسەکەی نێوەندی ئەمریکان ئەنترپرایز دۆگلاس ئۆلیڤەن پسپۆڕی ئاسایشی لە نیو ئەمریکا فاوندیشن ئاماژەی بەوە کرد هیچ گومانی تیادا نییە حەیدەر العەبادی بە پلەی یەکەم داوای چەکی قورس و پێشکەوتوو دەکات و دەشڵێ لە هەمان دەمیشدا پەیوەندیەکی باشتریشی دەوێت لەگەڵ کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا.
His relationships with the executive branch are پەیوەندیە عەبادی لەگەل کۆچکا سپی دناڤێرە باش و گەلێکی باش دەیە لێبەلێ کێشەیەن گەلێکی جدی لەگەل کۆنگرسێ هەنە بەتایبەت ژی لەگەل جڤاتە سیناتۆیە ئەمریکی پێویستە کار لە سەرڤەیەکێژی وەرەکردن. ڕۆڵ و کاریگەریەکانی ئێران لە عێراقدا یەکێکە لەو پرسیارانی ئەمریکاییەکان ڕوبەڕووی سەرۆکوەزیری عێراقی دەکەنەوە بە تایبەتیش کە هەروە دێ و ڕۆڵی تاران لە پرۆسەی سیاسی و ئاسایشی وڵاتەکەدا زیاتر دەبێت. دنیس نەتاڵی لە زانکۆی ناشنال دفێنس دەڵێت عەبادی بێ لە کۆنگرێس دەبێت قەناعەت بە تەواوی واشنگتن بکە بە تایبەتی لەم سەروەختەدا کە واشنگتن شەپۆلێکی هەوڵ دەبینێ لەسەر دۆسەی جیابوونەوە یان سربەخۆیی کوردەکان. عەبادی دێت و دەڵێت ئێمەش هاوبەشێکی بەرچاو بە توانین وەک کورد یان دەڵێت ئێمە هەر تەنها لەگەڵ عەرەبی سوننە کار ناکەین بەڵکو لەگەڵ کوردیشدا ئەوە تا ڕێکەوتنی نەوتمان کردووە ینی دەیەوێت یەکگرتووی عێراق نیشان بدات بە شێوەیەک دەتوانم بڵێم بۆ بەرپەرشدانەوەی ئەو پێشنیازانەی لۆبی کورد بەردەوام لە واشنگتن دەیکات سەبارەت بەوەی بۆچی کورد سربەخۆ نەبێت. شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی لەلایەن کوردەوە تەوەرێکی تری کۆنفرانسەکە بوو. مایکل ڕوبن لە نێوەندی ئەمریکان ئەنتەرپرایز دەڵێت ئەوەی جێی سەرنجە داوای سەرەکی کوردیش لە عێراقدا دابینکردنی چەکە بەڵام دابشکردنی ئەم چەکە گرفتی هەیە بۆ نمونە هەرچەندە کەرکووک لەژێر دەسەڵاتی کوردایە دەکرێت وەک نمونەیەکی سەرکەوتوش لێی بڕوانرێت بەڵام وەک دەڵێ ڕەنگە بڕوانینی دەسەڵاتدارانی هەولێر لایەنێکی نەگونجاو بەرپرسیار بێت لە کەرکووکدا. has had to face this destabilization campaign. کەرکووک بە تەنیا ڕوبەڕووی هێرشە تێکدەرەکانی دەوڵەتی ئیسلامی بۆتەوە بەبێ ئەوەی هیچ بەشێکی ئەو کۆمەکە نێونەتەوەیەکی پێشمەرگە دەکرا بۆی بنێردرێت. یارمەتیەکان دەگەیاندرانە هەولێر و هەولێرش ئەو یارمەتیانەی نەدەنات بۆ شوێنی شەڕەکان لە کەرکووک. پێدەچێت لایەنی دەسەڵاتدار لە هەولێر لە هەوڵی ئەوەدا بوو بێت تەواوی ئەو چەک و کۆمەکانە بۆ بەهێزکردنی خۆی لە ناوخۆدا بەکاربهێنێت. بەشداربوانی ئەم کۆنفرانسە کۆک بوون لەسەر ئەوەی پێویستە عێراقیەکان بە هەموو پێکاتەکانیەوە هاوهەڵوێست بن لەم شەڕەی دژی دەوڵەتی ئیسلامیدا و لە هەمان کاتیشدا نەبێتە دەواازەیەک بۆ دەستێوەردانی زیاتری وڵاتانی ناوچەکە لە کاروباری عێراقدا. پرسیارە سەرەکیەکەش لەوەدایە ئایا حەیدەر عەبادی سەرۆکوەزیری عێراق کاتێک لە واشنگتنەوە دەگەڕێتەوە بۆ بەغدا چی لەگەڵ خۆیدا دەباتەوە بۆ عێراقیەکان. ڕێکەوتنی کاتی لۆزان لەسەر پرۆگرامی ناوکی ئێران گومانی نوێی دروستکردوون سەبارەت بەوەی چ کاتێک گەمارۆکانی ڕۆژاوا دەبێت هەڵبگیرێن. زۆر شارەزا دەڵێن پێشبچوونەکانی هاتوونەتەدی دەرفەتێکن بۆ تاران و ڕۆژاوا تاوتوێی چێشەکانی تری هەرێمەکە بکەن بە شەڕەکانی سووریا و هەروەها یەمەن. سەرۆکی ئێران حەسەن ڕۆحانی ڕۆژی پێنجشەمەی بە ڕۆژی تەکنالۆژی ناوکی لە پەرلەمان ناودێر کرد. ڕێبەری باڵای ئێرانیش لەم هەفتەیەدا گوتی هیچ گەرانتیەکی تەواو نییە بۆ گەیشتن بە ڕێککەوتنی کۆتایی تا دامۆڵەت کە مانگی شەشە. بەڵام پیتەر جێنکینز باڵوێزی پێشووی بەریتانیا بۆ ئاژانسی وزەی ئەتۆمی نێونەتەوەی دەڵێت ئایەتوڵا دەیەوێت هاوسەنگیەکی هەستیار ڕابگرێت. جیاوازی هەیە لە نێوان ئەوەی کە بۆ ڕای گشتی دەڵێت و ئەوەی کە بەنهێنی بە ڕوحانی و زەریفی دەڵێت. مێرداد خۆنساری دیپلۆماتی پێشووی ئێران دەڵێت ئەو کڵێشە کاتی کە لە سەرەتای ئەم مانگە لە لۆزان لەسەری ڕێککەوتن بە مەبەستی ڕێگاگرتن لە بەرنامەی ناوکی ئێران ڕێگا خۆشکەر بوو بۆ توێژێکی چڕتر. ئەوەی کە لە لۆزان لەسەری ڕێککەوتن دەشێ ببێتە کلێشەیەک و هۆکارێک بۆ ئێران تا ئەم کێشانەی چارەسەر بکات و بەرەو ئاقاری بەدەستێنانی متمانە بڕوات تا پێگەی نوێی خۆی بەهێز بکات. ژمارێک لە شارەزایانیش دەڵێن گەشتبینی لەسەر خواستی ئێران مەترسیدارە. یەکێک لەوانە دەیڤ زلیۆن لە هێنری جاکسن سوسایەتی کە گروپێکی ڕێبازی بنکە لە بەریتانیایە. ئەمە ڕژێمێکی درندەیە زۆر باشە لە تاکتیکەکانی بۆ قۆستنەوەی بارودۆخەکان ئەم جۆرە هاوپەیمان و پەیوەندیانە دروست دەکات تا بارودۆخێک لە هەرێمەکەدا بێنێتە ئاراوە ڕێگا خۆشکەر بێت بۆ کاریگەری بەرچاوی بەدکارانەی لە ناوچەکەدا و ئێمە نابێت خۆمان بەوە هەڵخەڵەتێنین کە ئەمە ئاشتی دەخڵقێنێت. پیتەر جینکینز دەڵێت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێرانی تاوانبار کردووە بەوەی پشتیوانی سەرهەڵدانی حوسیەکان لە یەمەن دەکات بەڵام ڕێککەوتنی ناوکی دەرفەت دەرەخسێنێت بۆ هاوکاری. دەرفەتیەوە هەیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران و توێژێکی بە بەرهەمیان هەبێت ئێران ڕەنگە بتوانێت هەموو کاریگەری خۆی لەسەر حوسیەکان بەکاربهێنێت بۆ ئەوەی کۆتایی بەو دوژمنکاریە بهێنێت.
تاران هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانانی بەڕێبەرایەتی عەربستانی سعودیە دژ بە حوسیەکان بە ژینۆساید لە قەڵەم داوە. مهرداد خۆنساری دەڵێت ئێران بەرژەوەندی ڕاستەقینەی لە هەرێمەکەدا هەیە. سنوور هەیە بۆ ئەوەی ئێران کردوویەتی و دەیکات بە بەراورد لەگەڵ ئەوەی عەربستانی سعودیا دەیکات و کردوویەتی، بەڵام دەتوانن قسەی لەسەر بکەن و توێژ بکەن. خۆنساری دەڵێت ئێران پشتیوانی لە سەرۆکی سووریا بەشار ئەسەد دەکات کە تاوانبار کراوە بە تاوانی جەنگ دژ بە گەلی خۆی، بەڵام دەرکەوتنی گروپە تیرۆریستەکانی وەکو ئەوەی کە بەخۆیان دەڵێن دەوڵەتی ئیسلامی دژمنی هاوبەش و خاڵی هاوبەشی دروست کردووە. مامەلەکردن لەگەڵ بەر هەڵستەکانیان دەشێت جۆری جیاوازی هەبێت. من پێم وایە لەم بوارەدا حکوومەتەکەی ڕوحانی دەشێت پێشکەوێت نەک ئەوەی ئێران دەستبەرداری سیاسەتی بێت لە سووریا. شارەزا دەڵێن دەرفەت بۆ توێژی فراوانتر ڕەنگە کورد بێت ئەگەر ئێران و ڕۆژاوا نەتوانن لە هەفتەکانی داهاتوودا بگەن بە ڕێککەوتنێکی تەواوی ناوکی هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. پێچگە لە بنای کۆشکی سپی کۆنگرسی ئەمریکا و زۆر شتی تر کە ساڵانە سرنجی گەشتیاران لێرە لە واشنگتن بۆ خۆ ڕادەچێشێت. فستیڤاڵی چێری بڵاسمیش یەکێک لەمانەیە. کامێرای کورد کەنەکشن لەوێ بوو. فستیڤاڵا چێری بڵاسمیان bi zimanê Japonî dibêjne Sakura ku navê darên gelasên Japoniya li Washington paytexta Amerîka pirêve diçit. Ev darû dirextên bi tinê berê wan gulên spî û pîvazîne ciwaniyeka taybet divî demê salê da didite bajarî. Li bihara vê salê wekû hemû salan pitir ji 700,000 geştyaran rûyê xwe kirine Washington bû beşdarîkirinê li fîstevala niştimaniya çêrî bilasim û temaşakirina gulên darên gelasên Japoniyê terengîn. Ez li vêrê me li DC ciwantirîn bajêrê Amerîka. Min pêxweş e li vêrê bijîm û ez hez li çêrî bilasim dikim. Çêrî bilasim dîrûkeka taybeta xwe heye û bû demê pitir ji 100 salan vedgerteve. Li demê Japonê 3,000 darên gelasê kirîne xelat bo Amerîka wekû nîşaneka dostaniyê û vejandina hevalbendiyê. Lewra zor asayiye geştyaran bi cil û bergên netewiyên Japonê li fîstevala çêrî bilasim ya Washington bibînî. Bi dirêjahiya berrexa rêbarê Potamîk ewa di nav Washington da derbas dibit darên çêrî yan Sakura çandîne. û ev helkefteke bû lê gihandina xelkên cuda ji seranserî cîhanê. ڕۆژێکە خۆشە ئەس هەر ساڵ ji باکوورê Virginia têm vir. Her derfetek hebe ez têm vir. Gelekî xweş e. Xelk ji seranserî cîhanê têm vir. Ev jîngeheke xweş e. Çendîn çalakî di vî fîstevalî da dênekirin û bi dirêjahiya çendîn heftiyan pirêve diçit. Aheng û stran, şahî û sema dênekirin û bi taybet li berdem peykerê Thomas Jefferson ku êke ji damezrênerên Amerîka û peykerê Abraham Lincoln 16hemîn serokê Amerîka. Fîsteval hevdeme digel bihên vedana xwendingeha li devera Washington DC û ev derfeteke bû malbatan keyf û xweşî û girnijînê li ser rûyê zarokên xwe peyda bikin. Ez marînim, ez li Polaseyê me. Ez li vêrê me ji ber ku ev dîmeneke can e. Seredana vê hijmara mezina geştyaran bû Washington derfeteke bû kardariyê ku bi sedan dukanên firotina diyariyan û xwaringehên li ser otomobîlan bi ser cadên bajêrê belav dibin û di nav yar û henekên rêbara da bazirganiya xwe ya biçîk pirêve dibin. Fîsteval digel biharê dest pê dikit û li gel biharê bi dimahê ket lê dirêje bi yadgariyên ciwan û viyan û hevalbendiyê didit. Xalid Fettah دەنگێ ئەمریکا. بەێ تەماشەوان هێژا راپۆرتێک جوان بوو جوانیاوێژی بە ڕەنگین بەهاری بوو دەدیتمەدەبەر ئەم راپۆرتیشتینە دمەهەیە بەرنامە وێجارێ دەگەڵ سلااوەرزن تەڤایە هەفکاران و ستافێ کورد کۆنەکشن هەتا ڕۆژە هەینی هەرشاد و بەختەوەر بن خدا حافیز.